نووسنگەی دەستگای خێرخوازی بەخشین لە پارێزگای هەڵەبجە هاوکاری مادی بەسەر 555 خانەوادە و چین و توێژی جیاوازی کەم دەرامەتی سنوورەکەدا دابەش کرد. ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی بڕێک دیاریکراو لە پارە بەسەر فەقیر و هەژاران و کەم دەرامەتان و بێباوکان و چەند چین و توێژێکی تردا لە نێوانەدا خوێندکارانی زانکۆ، نابینایان، کۆمەڵی کەمەندامان بەشدارمان کردن بە بڕێک پارە کە بڕەکەی بریتی بوو لە ڕێی چەند خێرخوازێک هەڵبەتە سوپاس پێزانیمان هەیە بۆیان بڕی 55 ملیۆن دینار بوو بۆ 555 کەس لە شاری هەڵەبجە و سیروان هەریەکە بە بڕی 100,000 دینار. چین و توێژەکان هەمیشە بەخشین بە دەستێکی سپی دەزانن و سوپاسی دەستگاکە و خێرخوازان دەکەن لە گەشت بۆنەکاندا ماڵی کەم دەرامەت و هەژاران ئاوەدان دەکەنەوە. دەستخۆشیان لێەکەین، سپاسیانەکەین، مای شانازین بۆ ئێمە بە تایبەت لەم زروفە و لەم کاتا بەڕاستی خەڵک وەزعی زۆر لە ناڕەحاتیە بە تایبەت نەخۆش ئەگەر بزانن دوورتا نزیک نەخۆشی گورچیلە بەدەر لەلایەنی مادی یعنی دەرونیەنیش هیلاکە جەستەیەن هیلاکە ئەگەر خێرخوارەتزان بتوانن وەکۆم ڕێکخراوە بە ڕێزانە کۆمەک بکەن هاوکاریان بکەن یعنی بەشێک لە مانویەکەیان لەوە چێ سوک بێت. خۆشیان لێکەین زۆر مەمنونیانین کەوان بێباوکانیان فکرەکەوێت هیوادارین بەس لە ڕەمەزانە نەبێ هەموو کاتێ بەردەوام لەسەر ئەو خێرخوازی خوای گەورە پاداشتی خێریان باتۆ لە دنیا و لە قیامەتە. بەڕاستی کارێکن جێگە دەستیان زۆر دارە جێگەی شانازی و فەخری هەموو خەڵکانێکی فەقیر و بێپارە و کەم دەرامەتن لە هەموو شوێنەکانە لە هەموو کون و خوشبنێکی ئەم کوردستانە جێگە دەستیان دیارە و دەستیان گەشتۆ بە هەموو شوێنەکات بەبێ جیاوازی. باوکاری خێرخوازان دەستگای خێرخوازی بەخشین 55 ملیۆن دیناری بەسەر توێژە جیاوازەکاندا دابەش کرد. لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا لە ڕێگەی هاوکاری مادی و سەبەتە خۆراک و کڕینی جلوبەرگ بۆ مناڵانی بێسەرپەرشت پرۆژەیە بووە و سفرەی ماڵاژارەکانی ئاوەدان کردووەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.